میلەتی کورد کە ڕاپەڕی ئەم ئامانجە پیرۆزانی هەبوو بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئامانجەکانی ئەم میلەتە داواکاریەکانی ئەم میلەتە داخوازیەکانی ئەم میلەتە لە پاشەکشایە بەهۆی ئەم دەسەڵاتە بەهۆی ئەم کە حکومڕانانەی کە ئێستا دەسەڵات پێ ڕاپەڕینەکە دزرا بەڵێ طبعاً خەڵک ئامانجی خەڵک لە ڕاپەڕینەکە وەکو باسم کرد بۆ چاکسازی بوو بۆ ڕزگاربوون بوو لە کۆیلایەتی ئێستا بە شێوازێکی تر و بە زمانی کوردی و میلەتی کوردە چاوسێڕێت و کراوەتەوە بە کۆیلا بە زمانی کوردی و بەجلی کوردی بە زمانی کوردی بە دروشمی کوردایەتی ئەوانەی کە ئێستا حکومڕانی وڵاتاکەن و هەموو ئامانجەکانی ئەم دوولایەنە بە تایبەتی کە ئێستا حکومڕانیەکەن مانەوەی سوڵتەی خۆیان دەسەڵاتی خۆیان هەیمەنەی خۆیان بەو شێوەیە ئەم خەڵکە وەکو مەڕووماڵات بنە پێش خۆیان و ئەم خەڵکە سەرکوتکەن بە هیچ جۆرێک خەڵک مافی سەر هەڵبڕینی نەمێنێ بۆیە خەڵک ئێستاڵێ مادەم ئەم ڕاپەڕینە ئەمانەی لێ بەرهەم هات شەڵانەمان کردایە ئەوە ڕای خەڵکە بۆیە ئەمەیە نەتیجەی ئەوەیە چکە دەواازەیەک نابێ ئاسۆیەک نابینێ ئاسۆیەک نابینێ هەناسەیەکی ئازادیتی هەڵمژێ ئاسۆیەک نابینێ باشە خەڵک ئێستا لە قەیرانەوە بۆ قەیران لە گرفتێکەوە بۆ گرفت عێراکە نەوت $20 بێ هەروە خۆمانین $50 بێ هەروایە وەزع ئێمە هەرە بێ لە ئەزما بین 60 بێ هەر لە ئەزماین 100 بێ کاکە زەحمە نەبێ یعنی دیارە ئێوە ئەم نەوتە فرۆشتوتانە بە سعرێکی سابت بەو کۆمپانیا و شەریکاتانە بە هەر چەنە بێ ئەوان یەک مەبلەغ پارە بە ئێوە بن دیارە وایە دوایەوە ئەو معاشەکەت ئەوە معاشەکەت کابینەی نۆ ئەم کابینە فاشیلە فاشیل لەسەرەوە بۆ خوارەوە کە سەرۆکی حکوومەتەکەش خۆی داهاتی خۆی نازانێ ناتوانێت جەریء بێ بە جەماوەری کوردستان بڵێ ئەوە داهاتێکمە خەلەلەکە لەکوایە کێ داهاتت بۆ نایەنێتەوە بۆ نایڵیت کێیە بۆ ئاشکرای ناکەیت کێ ئەو دزانە ئەگەر تۆ خۆتی لێ دەرەکەی بە پێی پەیامەکەی خۆتی لێ دەرەکەی خۆی لێ دەرکرد وانە خۆتی لێ کێن زەحمە نەبێ ئاشکرایکە کێ ئەوەی کەس تۆ ئەڵەی داهاتەکانی ناوخۆ نایەتەوە بۆ نایەتەوە سەبەبکەی ئاشکراکە ئەگەر تۆ سەرۆکی حکوومەتی و داکۆکیکاری لە مافی خەڵک باشە کابینەی نۆ لە ماوەی ئەو دەیە کە دەست بەکار بۆ 3 ساڵی تەواو کرد باشە 3 ساڵی تەواو کردوە نیە 7 موچەی کاملی نەداوە دەم و چەشی بە لێبڕینەوە داوە نەک بە پاشەکەوت کوانەی پێشویان و پاشەکەوت خەڵکەن دەخۆی تۆزێ ورەیەکی بۆی دوای وەرێگرمەوە کە وەریشی دەگرێتەوە وەریشی ناگرێتەوە ئەم بە لێبڕین هەرێکسەر بەبێ منەت کاکە بڕیمان تۆڵ ئازادی هەیە لەم کابینەیە بۆ ئەوەی دەنگی هەڵبڕی لە بادینان چەند نەفرێک بوون چەند کەسێ بوون هەر هەمویان سەرکوت نەکران هەر هەمویان زیندان نەکران توهمە و بوختانیان بۆ دروست نەکرا حکوم نەدران جاسوس تیرۆریست عەمیلی وڵاتان چی ئەمە ئازادێکی چیان وت هەر ئەوە نەوتیان کاکە بادینانیش دەنگی ئازادی تایە گیان وەکو گیانی لە خەڵکی تری کوردستان گیانی لە پارێزگای سلێمانی گیانی لە دوهۆ لە هەولێر